بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش بە ئومێدم هەمووتان لە تەندروستی و لە دۆخێکی باشا بن لە بەرنامەی دووەمی بە کاتی عەقڵ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بە یەکتر شادەبینەوە وردە وردە لێڤڵی بابەتەکان بەرەو بابەتی نامۆ و هەروەها ئەو بابەتانەی کە کەمتر گفتوگویان لەبارەوە ئەکرێ ئەبین. بابەتی ئەم جارەمان تایبەتە بە ئیمان. ئیمان باوەڕبوون بە خودا و ئیمان لە بەردەم ئەو ئاڵنگاریانەی کە ئێستا ڕوبەڕوویان بۆتەوە. هەمومان بەنوعی لە نوعەکان کاتێک کە دێینە ژیانەوە ئیمانمان بە شتێکە. یەکێک لەو کۆنسێپتانە، یەکێک لەو بنچینانەی کە لە ژیانی کۆمەڵایەتی و لە ژیانی بیرروباوەڕی ئێمە هەیە بریتێ لە خودا. هەمومان کە چاوەکەینەوە کە بیرەکەینەوە باوەڕ بە هێزێکە هێنین، باوەڕ بە زاتێکە هێنین کە دروستبوونی گردون و دروستبوونی ژیانی ئێمە و دروستبوونی هەموو ئەو ماجرایی کە ئێستا لە گردوونە هەیە ئەدەینە پاڵ ئەو. بەڵام لەگەڵ هاتنی قۆناغی مۆدرنیتیە ئەم ئیمان بە خوددایە بەنوعی لە نەوەکان ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران و کۆمەڵێک ئاڵنگاری و تەحەدای گەورە بۆتەوە. ئەم بەرنامەیەمان تایبەت کردو بە ئەوە لەبەروی ناوەندی ڕۆشنبیری ئێمە و هەروەها ناوەندی دینی ئێمە و ناوەندی کۆمەڵاتی ئێمە زۆر بێئاگایە لەو گفتوگۆیانەی کە ئێستا لە ئاستی دنیاە لەسەر ئەم بابەتاکرێن. بۆیە من بە پێویستم زانی کە بەرنامێک تایبەت کەم بە ئەوە و تایبەتکەم بەم پرسا و لە داهاتووشە بەرنامی دیکە تایبەتەکەین بەم پرسا، چونکە وەکوتم ناوەندی ڕۆشنبیری و ناوەندی ئاینی ئێمە زۆر 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 بێئاگا و کەم تفاقە سەبارەت بەم پرسا. خەڵکانی ئێمە یا بە تەواوەتی خۆیان کردوتەوە بە ئەو شەپۆلی کە هەیە، یاخود وەکو نەعامە تەشبیه نەبێ سەریان کردووە بە ناو لەمەکایەوە پێیان وایە بە سەرکردن بە ناو لەمەکای ئیمانی خۆیان و باوەڕی خۆیان نەپارێزن. هیچ کەسیشم نەدۆزیەوە باشتر بێ لە دوو هاوڕێ لە دوو خوێنەوار و دوو دەموچاوی دوو فیگەر و دوو ڕوخساری زۆر تایبەت کە بە خۆشحاڵیەوە ڕازی بوون بێنە بەرنامەکەی من و شەرەفمەند بووم بە گفتوگۆکردن لەگەڵیانە. هەردوو ئەزیز و خۆشەویست دکتۆر کاوە ئەحمەد هەروەها دکتۆر ڕەبین ئەحمەد ڕەشید بە خێراتتانەکە. هەردووکتان دکتۆرن، ئەوە زۆر خۆشە. تەمان یەکەم جارە لە تەسەورەکەم یعنی لە میدیای کوردیا زۆر بەدەگمەن دکتۆرە هێندرێ بۆ جگە لە بابەتی تەندروستی گفتوگویان لەگەڵا بکرێ. سپاس دەکەم مامۆستا گیان. تەوان ئەگەر تەماشای دنیای نوێ بکەین ئەوانەی کە لە کایی فیکرە ئیشەکەن بە تایبەتی فەلسفەی زانست لە ڕاستیە لە یەک کاتا تۆ پێویستە باگراوندێکی زانستی و باگراوندێکی فەلسفیت هەبێ. ئەوەی کە لە کۆمەلگای ئێمە تا ئێستا غایب ئەوەیە کە یان ئێمە باگراوندێکی فەلسفیمانەیە بەجیا یا باگراوندێکی زانستیمانەیە. ئەوەی کە ئێمە ئێستا هاتوین بە باگراوندێکی زانستیەوە قسە لەسەر بابەتێکی فەلسفیەکەین پێمەوە بێ ئیسا مفرەداتی دنیای نوێ دنیای ئەوە لە ئێمە داواکە. ینی ئەوەی کە بمرە تەماشای زانکۆی چێک و زانکۆی ئەدینبرا بکەی هەموو فەیلسوفەکان لەوێ لە هەمان کاتە یان هەڵگری دکتۆران لە کایەکی زانستیە یانەوەی لە ڕاستیە پێشتر کایی فەلسفەیان خوێندووە اینجا گەڕاونەوە بۆ کای زانستێکە. بۆیە هەستێکم شتەکە شتێکی ئاساییە لە ئاستی دنیاە نامۆ بۆ کۆمەڵگە ئێمە بێگومان منیش هەروە تەماشاکەم. دکتۆرەکان زیاتر خەمی جەستەی ئێمەیانە، حتا تەنانەت دکتۆرە دەرونیەکانی ژوانەی کە ڕەهەندی ڕۆحی و ئەویان هەیە کاتێک خەمی ئێمەیانە کە ئەزانن ئەو ینی کێشە دەرونیەکان کاریگەری هی جەستەییان هەیە. بەس ئێسامە لەسەر بابەتی قساکەین کە تەواو ینی ئەتوانین بڵین لە بابەتی جەستەیی و دوورە و زیاتر لەگەڵ بابەتە معنەوەکانە دەست و پەنجەی نەرمەکاتەوە. زۆر سپاس بۆیەوە مامۆستا یاسین. من بە خۆم بە مخاتەبی ئەو وەسفە نازانم کە پێم وایە دکتۆر کاوە شیاوێتی، بەڵام من خۆم بە شیاوی نازانم. بەڕاستی ئەگەر تەماشای ئەو دۆخە بکەی کە ئێمەی تێکەوتوین ئەمڕۆ کە جەناب باسی کرد بۆچی دکتۆرەکان من وەکو پزیشکێک بۆ ئەوەی بتوانم ببم بە پزیشکێکی پسپۆر لە ئەندامێکی دیاریکراوی زۆر زۆر بچووکی ناولەش ئینسان پێویستم بە 30 بۆ 40 ساڵ دیراسە و متابعە و خوێندن و دیگری و بڕوانامە هەیە بۆ ئەوەی بتوانم ئەندامێکی جەستەی ئینسان لە بۆ فترەیەکی کاتی دیاریکراو لە قەیرانێک ڕزگارکەم و کەمێک ژیان بۆ ئەو ئەندامەوە بەنسبەت ئەو ئەندامە درێژکەمەوە. ئەمڕۆ ئێمە هاتووین باس لە باسێکەکەین کە بە ژێرەی ئەو تەرمینۆلۆجیە دینەی کە ئێمە وەرمانگرتووە
ژیانی ئەبدی ئینسانی پێوە بەندەکە دکتۆر مامۆستا یاسین ئەبێ ئینسان چەند خوێندنەوەی زیاتر بێ بۆ ئەوی بتوانێت لەسەر بابەتێکی ئاوا کە ژیانی ئەبدی ئێمە وەکو شخص ئێمە هەرسێکمان سێ بڕوادارین و پێمان وایە لە شوێنێکی کە بە فۆرمێکی دیکە زیندوو دەبینەوە و ژیانی ئەبدی لەوەیە ئەبێ لەم بابەتە چەند زیاتر لە بابەتە جستەیەکە بخوێنینەوە من بۆ ئەوەی کار ئەندامزانی ئەندامێک سەرڕێ بخەم و تی بگەم پێویستم بە 30 بۆ 40 ساڵ خوێندن متاڵا و خۆمانوکردن هەیە فەما باالوک لە بابەتێکی معنەوی ئەوە گرنگ بەبوونیان نەبوون بە گەیشتن بە نەتیجە یان نەگەیشتن بە نەتیجە دوجار وەک مەولاناڵێ ئێمە لە مەسلەی وجودا مامەڵی ئێمە وەک مامەڵی لێکردنەوەی توێکڵی پیازێکە توێکڵ دوای توێکڵ لەیەکەینەوە توێکڵ دوای تێکڵ لەیەکەینەوە لە کۆتایی تێگەین کە ئەوەی ئێمە ئەبوو خەریکی بین هەر توێکڵەکان بووە ڕێگاکەم گرنگە ئێمە لەسەر چ ڕێگایەکین ئەوەی پێگەین دوجار نە لە دەستی ئێمایە نە بەویستی ئێمەیە و نە لە ئیرادەی ئێمە شایە هەردووکتان پزیشکن و تۆ اختصاسەکەت دکتۆر لە چێکینەکە لە چینی لە وڵی من خۆم پرۆفیسۆر یاریدەرم لە بواری دەرمانسازیە لە هەمان کاتا ماسترمێ لە فیلۆسۆفی ئۆف ساینس ینی دوو اختصاسی تۆزێک لە یەکتری دوورن ئەو دوو بوارەیە بەس ڕەنگە زۆر دووریش نەبن لەوانە دەرمانەی بە خەڵکو ئەو فەلسفەی زانشتیش جۆرە لە دەرمانی ئەو کاتی خۆی ئەم حەکیم باشێگان ینی هەمیشە ئەوانەیە کە لەکایی فەلسفاییشیان کردووە هەمیشە دەستێکی باڵاشیانەوە لە زانستی پزیشکیە ئەوەی کە بۆ دوجارەوە بووە کە لێک جیابوونێتەوە ئێستا ئەوەی کە منەی بینم لە فیلۆسۆفی ساینسان ڕلیجنا ئەوەی کە فەلسفە و زانستواینا دیسانەوە ئەگەینە نقطەیە کە ئەم سێ زانستە ئەم سێ نەک زانستە بوو بەرام سێ دنیا بینیە پێویستە لە نقطەیەکە یەک بگرنەوە ئەگینا بتێونەتەوێت دەرەنجامی توێژینۆف زانستیەکان ئێمە بەرەو دەرەنجامی دینی ئەبات بەرەو دەرەنجامی فەلسەفیمانە بە بۆیە بێمە لە شوێنێکە ئێمە بین ئەم شتانە پێکەوە کۆبکەین کتێبێکی سعید ناشتێ ناوی ئەتەدایی بالفەلسفەیە کرا بە کوردیش بین دەرمان بڵین ئەوەی دەرمانکردن یا چارەسەرکردن بە فەلسفەوە ئەکرێت لەوە شاکۆیان کەینەوە ئەو فەلسفەوەکو جەنابیشت هەر لە بواری پزیشکی وزەم نەشتەرگەری اختصاسەکەت گورچی لێ من خوێندکاری نەشتەرگەری گورچیلە و ڕێڕەوی میز و پرۆستاتم لە پیاوانە بەڵێ ئەمڕۆ بێ نەشتەرگەری بۆم پرسە بکەین دکتۆر جەناب نەشتەرگەری بۆ کۆ جەنابیشت دکتۆر جەنبار ڕاستە خۆمان فڕینە ناو بابەتەکەەوە ڕاستی بابەتەکە بابەتێکی ئاسان نییە وتمان نەسادەی ئەەکەینەوە نەی شتێک و ئەبێ ناوەندی ئەو ناوەندەی ئێمە بە تایبەتی و خەڵکێکی خوێندنەوەی لەم بوارانە چوە خەڵکانێکمان هەیە بێگومانیانی دەری ناکەین خەڵکانی زۆر باشیشمان هەیە کە ئەخوێنەوە لەم بوارە بەڵام بە ژمارەکە من مەسلەی ئیمان فرمودێکی پێغەمبەر هەیە درودی خوای لەبێ پێغەمبەری ئیسلامە فەرمێت ڕۆژێک دادێت کە هەڵگرتنی ئیمان و پاراستنی ئیمان وەکو هەڵگرتنی پشکۆیەکە بێ لەسەر دەست پێ دوای ئەمە ئێستا لەو سەردەمای وەڵی مامۆستا تەوان لێکدانەوەی جیا بۆ ئەم تێڕوانینە هەیە من بۆی ڕاستەوخۆ بچمەنەوە بابەتەکەەوە بۆیە ئەم هینەم هێنا ئەم پرسیارم کرد ئێمە باز لە ئیمان و ئاڵنگاری زۆرەکانی بەردەم یەکەین بە تایبەتی ئێستا ڕوتی زۆر جیاجیا ڕوتی فەلسەفی زانستی حتا ڕوتی هوەری دروست بوون کە ئیمان زۆر خراپ و زۆر بەتوندی لە مەسلەی ئیمان بە خوددا ئەێنەوە ئەوانە پێم وابێ ڕەنگە وەسفەکە تا ئەندازێک بۆم سەردەی ئێمە ڕەنگە گوجاوێ جا من بۆ ئەوەی کە وەڵامی ئەو پرسیاری جەناب بمەوە پێویستەکە تۆزێ بگەڕێمەوە بۆ دواوە و چوارچێوەیەک بۆ ئەم پرسیارە زۆرم پێخۆش بزانام ئایا پرسیارەکە پرسیارێکی ڤالیدە پرسیارێکە کە پرسیارێکە ئێمە بڵین تەواوە وایە لە ڕاستیەکە یاسین ئێمە لەوەتەی هین وەکو مرۆڤ ئەزانین لانی کەم ئەزانین کە ئێمە هەین وەکو خۆمان ئەوە تا من لێرەم وەکو ئەگەر دیکارتیانت تەماشاکەین ئێمە بیرەکەینەوە کەواتە ئێمە ئۆنتۆلۆژیکلی ئێمە ئۆنتۆلۆژیان وجودمانەیە ئێمە لەوەتەی وشیاریمانێ ئەزانین کە هەین من وەکو کاوە ئەزانم کە هەم جەنابشتۆکو یاسین ئەزانی کە هەیت تا ئێستا بۆ ئێمە بابەتەکە بابەتێکی ئۆنتۆلۆژیە بەڵام لەگەڵ ئەم زانینە ئۆنتۆلۆژیی ئێمەیە ئەزانی جیهانێکی شەیە لە دەرەوەی ئێمە بێ معریفە لەسەر ئەم جیهانی دەرەوەی خۆمان بەرهەم بێنین باشە من چۆن ئەتوانم معریفە لەسەر جیهانی دەرەوەی خۆم بەرهەم بێنم جیهانی دەرەوەی من چییە لە ڕاستی ئالێرەوە ئێمە گەین ئەو دیدە کانتی کە پێی وایە کە ئەرکی مرۆڤ ئەوەیە کە یەکێک لە ئەرکەکانی کە سێ بنەما بۆ ئەرکی مرۆڤ دیارێکە ئەوەیە کە ئایا ئەکرێ من چی بزانم
جیهانێک هەیە لە دەرەوەی ذاتی من لە دەرەوەی ئاگایی من ئەو جیهانم من ئەمەوێ لێ تێبگەم ئەم جیهانم من چۆن ئەتوانم لێ تێبگەم ئەکرێ من چی بزانم سیرکە تا سەردەمانێک لەمەوە پێش تا 200 سال 300 سال لەمەوە پێش ئاین مێتۆدێک بۆ تێگەیشتن لە دنیای دەرەوەی ئێمە هاتۆ چیرۆکی خەلیقەتی بۆ ئەمە گێڕاوەتەوە چیرۆکی خوددا تەنانەت چیرۆکی ئەم منەی کە دانیشتم بە منەڵێ تۆکیت لە دەرەوەی ئاگایی من بە منەڵێ تۆکیت ڕاستە من پێویستیم باگاییە بۆ ئەوی لەو مێتۆدۆلۆژیا ئاینێ تێبگەم بەڵام زانستێتە پێشەوە وەکو مێتۆدۆلۆژیایەکی تازە مێتۆدێکی تازە بۆ تێگەیشتن لە حەقیقەت تا ئەو کاتەی مرۆڤایەتی مێتۆدی دینی و مێتۆدی ئاینی وەکو دوو مێتۆد سەیرەکە تا ئەو حاڵەتە کێشەیەکمان نیە تاو لە حەزەیە بەڵام لەو چرکە سادی کە ئێمە ئین تەبەنی میتۆدی زانستی ئەەکەین و پێمان وایە ئاین ئەبێ بێتە ناو مێتۆدۆلۆژیا زانستیەکەوە بێگومان لە ناو ئەو ڕوبەرە زانستیە ئێمە ڕوبەری چێ بینەوە ڕوبەڕووی ئەوە بینەوە کە ئاین و ئیمانی دینی و ئیمان بە شێوازێکی گشتی بخینە بەردەم تەحەداوە جا تەماشای برای خۆت کە ئالێرەوە ئێمە بێ بپرسین باشە کە زانست تەحەدا بۆ ئاین دروستەکە ئایا خۆی زانست جێگەی متمانەیە ئایا ئەو معریفەیە کە زانست بە ئێمەیە چەندە معریفەیە کە جێگی متمانەیە من ئەمەوێ سەرنجت بۆ بابەتێک ئارتیکڵێکی مێژووی قوڵی فەلسەفی ڕابکێشم کەوانەی لەناو ئەو کایە ئیشەکەن بە وردی ئاگایان لەم ئارتیکڵەیە بە ناوی ئیلوسیڤ نۆڵیج دیڤید لویس نووسوێتی بە ناوی معریفەی ڕامنەکراو ئەزانی تێزەکەی دیڤید لویس چییە ئەوەی ئێمە زۆر شتە زانین لەسەر دنیا زانست ئەتوانێت زۆر شتمان پێ ببەخشێ تا ئەو چرکە ساتی کە ئێمە ئین و ئەپرسین سروشتی ئەم معریفەیە چییە زانست بە ئێمەیە تەماشاکەی زانست بۆ خۆی هەڵگری چەندین پێشگریمانەیە پێشگریمانەیە کە زانست کارێک یان زانست خوازێک بۆی معریفەی زانستی بەرهەمبێنێ ئەبێ ئیمان بەم پێشگریمانە زانستیانە بێنێت بۆیە پرسیارەکە ئالێرە ئەمەیە بەڵێ تەحەدای زۆر گەورە لە بەردەم ئیمانی دینیە هەیە ئەگەر مێتۆدۆلۆژیای ئێمە بۆ بەرەمێنانی معریفە لە دەرەوەی ذاتی ئێمە بکرێ بە مێتۆدۆلۆژیایکی زانستی بەڵام ئەو کاتە پرسیارەتە پێشەوە ئایا مێتۆدۆلۆژیا زانستێکە چەندە جێی متمانەیە ئەمە کایی فەلسەفەی زانستەکە تهدید بکەین یەکشتی ترتا کە باز لە ئیمانەکەین ئیمان بە خودداکەین و باز لە ئیمانی سێ ئاینێک تا پەرستەکەکەین کە خوددایەکەیە پێشبوون هەبووە و ئەژمێنێ ئەو بوونی دروستکرەوە بە ئامانجێک دروستکرەوە و ئاگای لە ئێمە باز لەم ئیماناکەین ئێمە یعنی چکە باز ئاینەکانی دیکەش بە تایبەتی ئاینە زەمینەکان ئەو ئاینی لە دەروی ئاینی سێ ئاینە یەکتا پەرستەکەن شێوازی ئیمانی خۆیان و هیرارکەتی عقائیدی ئەوانە جیاوازە ئێمە باز لەمە ناکەین بۆی تۆزێ مێتۆدۆلۆژیانە باسکەین باشە باسمان لەم ئیمانەکرم ئیمانە ئێستا مێمەڵێک نارێکی بۆ دروست بۆ کە زانستە پێشتر هەیبوو ناری تری هەبوو کە زیاتر فەلسەفە بوو بەڵام لەناو فەلسەفە هەمیشە بەنوع لە نوعەکان لە مێتافیزیکا ئەچووە سەر ینی بەنوع لە نوعەکان ئەچووە سەر خەتی ئاینوانە بەڵام ئێستا حەقلێکی تەواو جیاواز دروست بووە ینی گەیشتۆتە شوێنێک کە بۆ نمونە ئێمە باز لە ڕەوتەکان لە ڕەوتەکانە بازەکەین ئێمە بە تایبەتی لە دەمارناسی هینوە پێی وایە کە هەموو ئەوەی کە ئاین ئێمە باوەڕمان پێێتی لە ئاینوانە ڕەبتی بە شوێنێکەوە هەیە لە مێشکە و ئەم هینە هەندێکیان باوەڕان وایە کە کارەبایاتی مێژیانێک غودە بەرپرسن لە ئەمە بۆی ئێمە باز لەم ئیماناکەین باش هینەکەین چوارچێوەکەی بۆ تاین بەڵێ ئێمە باسی زانستەکەین و باسی ئیمانەکەین ئێمە ئیمانێک کە بابەتێکی وەکو بابەتێکی مێتافیزیکی بەدەر لە ئیمانش هەر بابەتێک کە بابەتێک بێن نێتە ژێر هەژمونی کردەی ئەزمونکردن و ڕاستاندنەوە کە بە ئینگلیزی پێوتە ڤێریفیکیشن ئایا ئێمە معریفەی ئێمە ئەو معریفەی کە لەسەر جیهانی دەروی خۆمان من وەکو کاوە ئەمەوێت لە جیهانی دەروی خۆم تێبگەم پەنا بۆ مێتۆ دەبم ئەگەر من مێتۆدی زانستی وەکو تاکە مێتۆدی تێگەیشتن لە حەقیقەت تەماشا بکەم لەناو ئەم مێتۆدەیە دەیان تەحەدا بۆ ئیمانی دینی دروستە بێ و هەر فۆرمێکی تری ئیمان بێت بەڵام ئەگەر پێم وابێ ئەم زانستە وەکو مێتۆدۆلۆژیا مێتۆدەکەی لە ژێر پرسیارایەوە ئەو معریفەیە کە بەرهەمێنێت معریفەیە کە جێی متمانە نییە کە من دوایی ئەتوانین بچینە ناو ئەم تەفاسیلەوە بۆ معریفەی زانستی معریفەیەکە جێی متمانە نییە ئەو کاتە ئێمە خۆمان لە بابەتێکی زۆر گرنگ قوتارەکەین ئیمانی دینی قوتارەکەین ئەگەر نەیخێنە ناو هەژمونی دینیەوە هەژمونی زانستیەوە من بەلامەوە سێ بوو لە چەندەی ڕابردووە ئێمە هەمیشە بۆ پاساوکردنەوەی ئیمانی خۆمان پەنامان بۆ تێزە زانستیەکانە بڵێت تۆ لەو کتێبەیە کە ئەوزەم دو کتێبتە لەوەیە زۆر باش لەسەر ئەمە قسەت کردووە کە کتێبی عەقڵ و ئیمانە زۆر باش من خوێندمەوە بەڕاستی کتێبەکە لەم ڕۆ زۆر دەوڵەمەنە کە ئەو دوو حەقلت جا کردوێتەوە و ئەو یاسانی کە و دوو
کێڵگەیە بەڕێوە بن دوو فیلدە بەڕێوە بن و چۆن ئەم پەیوەندیش دروستە بێ بە ئومێدم کە بینەرەکان بۆی بگەڕێن یەک تێبینی ئضافە کەمە سەر ئەو قسەی ئێمە ینی بۆ زانست وەکوتم پێشگریمانی خۆی هەیە بۆ ئەوەی کەسی زانستکار بێت کردەی ئەزمونکردن بکات پێویستی بە ئەوەی ئیمان بە کۆمەڵی پێشمەرج بێنێ یەکێ لە پێشمەرجەکان وەکو کاویتۆر ئاگادارە بریتێ لە سپیشال یونیفۆمتی یان پێوتێ تێمپۆڕال یونیفۆمتی پێی وابێ لە ڕاستیە چونیەکیەک هەیە لە ئاستی زەمان و مەکانە بۆ تەجربەی زانستی ئەی پێش بەبێ ئەم پێشمەرجە ئەم پێشگریمانەیە ناتوانێت کردەی زانستی بکە و پێی ئەبێ ئیمان بەوە بێنێ کە ئۆردەر یاسایەک هەیە لەناو کەونە کە ئیدارەی مەلەفەکانەکە یعنی بەبێ ئەمە ناتوانانی بۆ من ئەگەر من ئەمڕۆ بچمە ناو مختبەرێکەوە کردێکی زانستی بکەم بۆ منە ئاو بکڵێنم بزانم لە 100 پلاکڵێت بۆی ئەمە بکەم پێویستە بە ئیمان بەوە بێنم کە ئەمە لە هەموو کاتێکە و لە هەموو زەمان مەکانێکە ئەم کردەیە کردەیەکی یونیفۆم و دووبارەیە ئەی باشە کی ئەڵێ ئەم پێشمەرجەی تۆ ڕاستە چۆن ئەم پێشمەرجاتر چۆن ئەزانی ئێمە یاسایەکمانی هەموو لە حەزەیەک بە تعبیرە هیومەکەی قابل بە گۆڕانە قابل بە گۆڕان چۆن ئەتوانی بڕوا بەم پێشمەرجانە بێنی نا من بڕوا بەمەێنم و اینجاش مناو کردەی زانستەوە بۆی من بڕوام وایە کە زانست وەکو خۆی سەر ڕایوەش دوایەچنە سەر سانتیزم و مەسەلەی زانست وەکو ئایدۆلۆژیا پێم وابێ زانست خۆی لە خۆیان معریفەیەک بەرەمێنێ معریفەیەک بۆ دەرەوەی زیاتی ئێمە بە تعبیرە هیومیەکەی ئەو ئۆبزەرویشنە ئەو تەجروبەیەکی ئێمەیکەین لە ڕێی چاوەکان و هەستەکانمانەوە وەرەگرین و هەستەکانمان هەمیشە ئەتوان ئێمە بەلاڕێ ببن کەواتە ئەم معریفەی ئێمە بەرەمێنین لەسەر دنیای دەرەوەی ئاگایی خۆمان چەندە معریفەیەکە جێگەی متمانەیە بەڵ دەست خۆش دکتۆر دێمە لای جەنابەت ینی ئێستا کۆمەڵێک هین تەحەدا هەن کە لە بەردەمی ئیمانی هی دینیە هەن وتمان ئیمان بەخوا یەکێک لەوانە بۆ نمونە لە بگشتی لە زانستۆ دێن بەڵام یینی جیاوازن ینی یاریکەری جیاوازیان هەیە لە بایۆلۆجیۆ دێت لە گەردووناسیەوە دێت لە زانستی دەمارناسیەوە دێت لە فەلسەفە خودی فەلسەفەش خۆی ببەوە حەزەکەم یعنی ئەگەر بکرێت پوختەی ئەو ئاڵنگاریانە بۆ پێیکە ئاگاداریانی باس بە پوختی ئێمە لە داروینەوە بەر ئەوەکەوین کە نیشانی پرسیار لەسەر خوددادانێن یەکێک لە هاوڕێ نزیکەکانی داروین بە ناوی هنری هەکسلی کە کتێبێکی هەیە بە ناوی Evolution and Ethics باسی ئەخلاق و تەتەورەکە لەوێدا باس لەوە کاکە ئەم تەبیعەتە پەنجەکانی بە خوێن ئالوودەیە بەڵادی هانس ئەم گوزارەیە بۆ تەبیعەت بەکارێنێ و پێی وایە مانەوە بۆ گونجاوترین و بۆ بەهێزترینە ئەو تەسەورەی کە لە دنیا سەرڕێەکەوێ بە ناوی فاشیزم و بە ناوی ئەو تەسەوری هیتلەر دروستەکە لە هنری هەکسلیەوە سەرچاوەگرێت کە پێی وایە وەک بایۆلۆژیا ئێمە ئەتوانین لە علمی ئیجتیماعیشە هەمان نەزەری تەتەور جێکەوت بکەینەوە و بەهێزەکان بۆیان هەبێ لاوازەکان لەناو بەرن بەهێز ئەو گوزارەی کە پێی وایە ئەڵێ مێژوو حکم دەکات یعنی چی مێژوو حکم دەکات کات یاسین مێژوو حکم دەکات یعنی بەهێزەکان لە مێژوودا دەمێننەوە و توانای حکومکردنیان هەیە لە مێژوو و بەرگەی زەمن دەگرن و تەنها لە ڕێی لە ناوبردننی لاوازەکان و لە ڕێی لای هەیە برسبنسەرە کە هەرخۆی خاوەنی مەدرسێکی تەتەوریە لە علمی اجتیماع بەڵێ بالضبط پێش داروین ئێمە کتێبێکمان هەیە کە بە دوو سەدا دایڤید هیوم کاک دکتۆر باسی کرد religious theology دینی سروشتی لەو کتێبەدا دایڤید هیوم نیشانەی پرسیاری جدی دەخاتە سەر دین و نیشانەی پرسیاری جدی دەخاتە سەر خودای ئەدیان پاش 150 ساڵ ئێمە کتێبێکی گرنگمان بەردەست دەکەوێت بە ناوی natural theology ویلیام پالێ یەکێکە لەو کەسانەی کە خاوەنی دروستکردنی گوزارەی دیڤاین وۆچ میکەرە یعنی ساعت دروستکەری پیرۆز پێی وایە تۆ ئەگەر لە بیابانێکابی ساعتێکی ڕۆلەکس بدۆزیتەوە ساعتێکی زۆر بە دیقە دروستکراوە بدۆزیتەوە ممکن نیە تۆ بڵێ ئەم ساعتە لە خۆ دروست بووە لە سەدەی نوێیە لە سەدەی خۆمانە یەکێک لەو ملحیدە بەناوبانگانەی کە لە دنیاە ڕەواجێکی زۆری هەیە و خوێنەرێکی زۆری هەیە کتێبێک لە بەرامبەر ئەم کتێبەی پالێ دەنووسێ بە ناوی بلایند وۆچمیکر ساعت دروستکەری کوێر مەبەستی لەوەیە کە ئێمە پێویستمان بە ساعت دروستکەرێک نییە کە ساعاتێکمان بۆ دروستکە ئەشێ لە ڕێی ئەو تیۆریایی چارلز داروینەوە کە لوبی تیۆریاکە نیچرال سلکشنە
بگەینە ئەو نەتیجەی کە پێویستمان بە سعات دروستکەرێک نەبێت سعاتێکمان دروستکە بۆ دروستکە تەنها کاتمان بدەنێ کاتێکی زۆرمان بدەنێ ئێمە دەتوانین نەک سعاتێکتان بدەینێ لە سعاتێکەوە بگەینە ئەوەی سعاتکەرێک دروستکەی بەڵێ دەشتەکە ئەوەژوو دەبێت دەستخۆش زۆرجار ئەگەر بینە سەر ئەوەی دیارترین ئاڵنگارەکانی بەردەم ئیمان لەم سەردەمی ئێمەچین چونکە لەگەڵ هاتنی مۆدررنەتیە ئیتر وردە وردە کایەکان جیابنەوە ڕشتەکان جیابن ئاین خۆی بێ بە گەمەکەرێک لە پاڵیا دەیان گەمەکەری دیکە دروستە بن ئەگەر شتەکە ئاوا حیکەینەکە دیمەنەکە ئاوا هینکەین ینی کورتیکەینەوە یەک حکایەت خوانمان هەبوو کە ئاین بوو هەتا هاتنی ڕۆشنگەری لە سەردەمی ڕەنیسانسەوە لە ڕەنیسانس و ڕۆشنگەری دوایی لە مۆدررنتیا ئێستا دایان حکایەتمان ئێستا ژوورەکە پڕ بۆ لە غەڵ بەغەڵ یەک دەنگی ئاین ئەو دەنگانەی تر تا چەند تەحەدان بۆ دەنگی ئاین کاگەسی من وەکو پێم وتی ئێمە بۆ تێگەیشتن لە دنیای دەرەوەی خۆمان پێویستمان بەوەیە پەنابینە بەر مێتۆدێکی ئیپستمۆلۆژی لە پرسیارە ئۆنتۆلۆژیەکەوە چین ناو کایی ئیپستمۆلۆژیاوە ئاین توڵێک بووە ئامڕازێکی مێتۆدێکی ئیپستمۆلۆژی بووە بۆ تێگەیشتن لە حەقیقەت ئێستا زانستمان لە پەنای ئاینایە بۆ تێگەیشتن لە حەقیقەت کاتێ باسی تەحەدیاتی بەردەم ئەم ئیمانەکەی تۆ مەبەستەوەی کاتێک ئێمە ئین تەسلیمی میتۆدۆلۆژیای زانستی ئەبین ئەگەر ئەوە بە ئینگلیزی پێڵەن if and only if ئەگەر و تەنها ئەگەر هاتو ئێمە تەسلیمی مێتۆدۆلۆژیای زانست بین بەڵێ کۆمەڵێت تەحەدیامانەیە با باسیکەن تەحەدیاتەکان چی بەڵێ بەس با پێش چینە سەر تەحەداکان زانست خۆی هەر بە تەواوەتی ڕەتکەرەوەی حکایەتی ئاینەیە چونکە ئێستا زۆر ئەبینین لە زاناکان ئیماندارن و تیانە یعنی خەڵکی زۆر کاسۆلیکی و زۆر هینە فەندەمنتالە حتا لە باوەڕی ئاینی ئەوە حەزەکەم بە ئاسەیکە ئێمە لێوەیە پێشەوەی بچمە سەر ئەو ئاڵنگاڕیانی کە لە بەردەم ئیمانی دنیا مادەم و بابەتە تێنایە پێشەوە من ئەڵێم زانست خۆی وەکو زانست بێلایەنە چونکە زانست کا لەسەر ئەوە کە تۆ چۆن ئەتوانیت ئەزمونکردن بکەی بە معریفە بەڵام کاتێک حکم لەسەر ئەمەیت ئەو کاتە چ ناوکایەکی ترەوە بریتە لە سانتیزم بریتە لە زانستگەرایی کاتێک کە زانست وەکو ئایدۆلۆژیایەک لەکەی ئەو من تاکیدم لە پرسیارەکانی تر ئەچینە سەرەوە و باز لە تەوژمە دژەکان بکەین پێش ئەوە بچینە ناو ئەوە وەکوتم زانست هاتۆ وەکو مێتۆدۆلۆژیایکی معریفی کۆمەڵێک ئاڵنگاری گەوری لە بەردەم ئیمانی دینیا دروست کردووە کامانن ئەو ئاڵنگاریانە سیرکە من دوو دانیانت بۆ دیارەکەم ئەگەر بێت و ئیماندارەکان تەسلیمی مێتۆدۆلۆژیا زانستێکە ببن سیرکە یەکەمیان چییە؟ من وەکو مرۆڤ لێرم ئەبێ بزانم لەکوێوە هاتوو ئێمە چیرۆکێکمانێت چیرۆکی خەڵقکردنی ئادەمە نا زانستی نوێ بە تۆ ئەڵێ تۆ لەکوێ هاتووی تۆ لە کردەی پەرسەندنەوە هاتوویت لێرەوە لەو چیرۆکە ئەیە باشە تەماشاکە ئیڤەلوشن لە تیۆریای داریونە ئەبێ بەچی ئەبێ بەو مێتۆدەی کە ئێمە پێی هاتووین چیرۆکی ئێمە گەڕێنێتەوە بەڵام تەماشاکە سیرکە ئایا ئێمە وەکو ئیماندار ئەم تیۆریا زانستیە وەکو تیۆریایەکی بێچەند و چوون تەماشاکەین خۆی خودی دارین وەڵامانەهاتەوە فەیلسوفێکەیە بە ناوی ئالڤین پلانتینگا کە گەورەترین فەیلسوفی ئیمانداری سەردەمی نوێیە ئارگومنتێکی بە ناوی چی بە ناوی ئیڤۆلوشنەری ئارگومنت ئەگەینست ناتورالیزم ئارگومنتی پەرسەندن لە دژی ناتورالیزم کە فۆرمێکی بێباوەڕیە باشە تەماشاکە ئەم ئارگومنتە لەکوێ هاتووە هەر لەناو خودی تیۆریای ئیڤۆلوشنە داروین لە نامەکەیە بۆ هاوڕەکەی ئەڵێ هاوڕێم من خودی تیۆریاکەم لەسەر ئەوە بەندە کە مێشکی مرۆڤ لە ئاژەڵێکی خوار خۆیەوە پەرەیسەندووە باوەڕەکانی قەناعەتەکانی ناو مێشکی مەیمونێک چەندە جێی متمانەیە باوەڕەکانی ناو مێشکی منی چەندە جێی متمانەیە ئەی باشە ئیڤۆلوشنێک کە بەرەنجامی قەناعەتەکانی ناو مێشکی منە چەندە جێی متمانەیە کەواتە زانی چی ئالڤین پلانتینگا بە ئێمەڵا چی ئەڵێ خودی تیۆریاکە لە هەناوی خۆیە ئەوەی هەڵگرتووە کە تیۆریاکە جێگەی متمانە نییە بۆ لەبەرەوە ئێمە خودی تیۆریاکە بەرئەنجامی قەناعەتی مێشکێکە کە لە مێشکێکی خوار خۆی پەرەیسەندووە مادەم مێشکی خوار خۆی بە تەعبیرە داروینەکەی جێگەی متمانە نییە مێشکی سەرەوە جێگەی متمانە نییە کەواتە بە ئێمەڵێ چی ئەڵێ ئێمە ئەبێ وەکو تیۆریایەکی زانستی تەماشای ئیڤۆلوشن بکەین بەڵام ئیڤۆلوشن خۆی پێمانەڵێ ئیڤۆلوشن جێگەی متمانە نییە بۆیە من ئالێرۆکو ئیماندارێک چەندە پێویستەکە تەسلیمی تیۆریاک بم کە لە هەناوی خۆیان نامتمانەی هەڵگرتووە سیکە ئەمە یەکەم تەحەدیای بەردەم ئیمانە کە لە ناو خۆیان ڕفیوتیشن و ڕەتکردنەوەی خۆی هەڵگرتووە تەحەدای دووەمیان
ئێمە لەوە تێگەشتین کە زانست چیرۆکێکی بۆ ئێمە دروست کردووە کە لێکوێوە هاتوین کە پێچەوانی ئەو چیرۆکە دینیە بە ئێمەڵێ لێکوێوە هاتوین چیرۆکی دۆمیان کە ئیسامە پێوتێ ئێچ فرۆنتیر قۆناغی کۆتایی بەرکەوتنی زانست و ئاین ئەزانی ئەو چیرۆکە چییە؟ بریتێ لەوەی ئایا هەر بە جددی کاک یاسین هەیە یاسین وەکو کەس شوناسی کەسی هەیە سیر کە ئەزانی چیرۆ ئایسا لە دنیای نوێیە زانست چی تەحەدایەکی گەورەی خسۆتە بەردەم ئینسان و ئیمان ئەو هاتووە بە ئێمە بڵێ تعبیل پرسنال ئایدنتیتی شوناسی کەسی تۆ نەیەڵێ کە من ئەڵێم کەس یعنی ئەزانی چی یعنی من کەسێکم من کێم ئەها کەم ئەڵێ من کێم ئەو ئەڵێ نا تۆ نابێ بڵێ من کێم چونکە من کێم نیشانەی بوونی کەسە ئەڵێ تۆ چیت ئەم بوونە ئەم ئاگایی ئەم کۆنشیسنێسی کە تۆ ئەم ئاگایی کە لەسەر خودی خۆتەیە وەکو کەسێک تەماشای خۆتەکەی لە ڕاستیە چیەتیەکە نەک کەسێتیەک ئەزانی ئەمە چی ئیشکالێتێک بۆ ئیمانی دینی ڕاستەوخۆ بە ئێماڵێت شتێکمان نییە بە ناوی ڕۆح ئەوەی هەیە ئەوە تۆ بوونێکی ماتریاڵیانت هەیە و ئاگایی تۆ بەرەنجامی پرۆسیسێکی ماتریالانەیە لە ناو مشکی تۆیە ئەمەیە لەسەر ئەمە یەک تۆز بۆستم هەستەکەم ئێستا ئەمە فرۆنتیری بەرکەوتنی ئیمان و زانستە بۆچی گرنگە لە سەری بۆستم ماوەستا تەماشاکەم کاک یاسین لێرە لە بەرامبەر منە دانیشتووە تەمەنی چی هەیە من نازانم تەمەنی چەند ساڵە گرنگیش نییە بەس من ئەزانم کاک یاسین نزیکەی 30 ساڵێک لەمەوە پێش هەبووە هەبوویت ئەم کاک یاسینە ئەگەر وێنەیەکی بۆ من بێنی لە ناو کۆمەڵی هاوڕەتە پیشانی من بێ بڵێ کاوە زەحمەت نەبێ پێم بڵێ کامە من نازانم کامەیان تویت کاک یاسین 10 ساڵەمە پێش هەر کاک یاسین بووە ڕەنگە 20 ساڵەمە پێش خەریکی ئیشێکی تر بوو بیتە ئێستش لێرە دانیشتووی لە ستودیۆ لەگەڵ ئێمەیە ئەزانی تۆ بۆ من هەر یەکە بۆ خۆت کە ئەڵێ من یاسینم تۆ یەک یاسینی ئەزانی ئەمە چیێوا لە تۆکە سەرڕای گۆڕینە بایۆلۆجیەکانت سەرڕای گۆڕینی کامل جستەیی تۆ شتێک لە تۆ ماوەتەوە کە پێی ئوترە یاسین ئەم یاسینە کێیە زانست ئێت بە ئێمە ئەڵێ ئەم یاسینە کە ئێستا یەک ئاگایی بێپچران و کوتوپڕی بەرامبەر بەخۆی هەیە کە ئەڵێ یاسین یەک یاسین هەیە نەک کۆمەڵە یاسینێک ئەم یاسینە بریتی نیە لەو ڕۆحی کە ئیمان بە ئێمە وتووە ڕۆحێکی سادەی نەگۆڕ نا ئەم یاسینە ئاگاییکی هەیە ئەم ئاگایی ئەبێ ئێمە لەم ئاگایی تێبگەین لە ئەنجامی چیواتوە لە ئەنجامی حرەکەتێک جوڵێکی ناو مێشکیواتەوە کە ئەگەر وەزنیکەین پارچەیە گۆشتی تەڕی 1.5 کیلۆنیوێکە بۆ ئەمەش هاتووە 5 تیۆریا ئێنێتە پێشەوە بۆی بە ئێمە بڵێ لە ڕاستیە کاک یاسین هەر خودی ئەم جستەیەتی ئەم ئاگایی هێتی یان ئاگاییەکی بە هەڵابردنە یان ئاگاییەکە ئێمە لی تێناگەین ئەبێ ڕۆژ لە ڕۆژان لی تێبگەین لێرە و چیرۆکی ڕۆحانێت ئەخاتە پشتی پەردەوە بۆچی گرنگە ئێمە لێرە بۆستین کاک یاسین زانستی نوێ ئەوانەی کە ئاگایان لە توێژینەوە زانستە نوێکانە و دەرەنجامەکانی لەسەر ئیمان پێیان وایە ئاگایی ئێمە ئەوەی کە من ئەڵێ من بە ئینگلیزی پێوتێ ئای ئەم منە بریتیە لە عەرقەلەی گەورەی بەردەم زانست و ئەبێ بەو معەمایی وەکو دەیڤد چالمەرس پێی وایە یەکێکە لە ئەوانەی کە یەکی لە تیۆریەکانی تێگەیشتن لە ئاگاهی داناوە پێی وایە 100 ساڵی تریش ئێمە ناتوانین لە بوونی خۆمان تێبگەین لەم شوناسە کەسی خۆمان تێبگەین زانست ناتوانین بکە بۆ لەبەرەوەی ئەمە بابەتێکی سەبجەکتیڤ و زاتیە کاک یاسین کە ئەڵێ من یاسینم ئێمە ئەزانین یاسین بۆ خۆی یەک کەسە زانست چۆن بێ بە کاک یاسین بڵێ تۆ بۆچی یەک کەسیت لەبەرەوە کاک یاسین دوو بابەتی گەورە لە بەردەم ئێمایە یەکەمیان بریتە لە ئیڤۆلوشن کە من پێم وایە لە هەناوی تیۆریەکە یا ڕەتکردنەوەی خۆی هەڵگرتووە و بە ئێمەڵێ معریفەی ئینسانی معریفەیەکە جێگەی متمانە نییە بە تعبیرە داروینیەکەی دووەمیان لە بەردەم کێشەی ئاگاییان ئایا ئێمە ڕۆحمانەیە یان ئایا ئێمە شوناسی کەسیمانەیە یان ئایا ئێمە بوونێکی ماتریاڵنیانە دکتۆر جان ئەم لە بەردەم ئەم ئاڵنگاریانەیە کە ئاڵنگاری گەورەن ینی و بەڕاستی ژانی ئەمەوێ ئەوە ڕوونکەینەوە کە ئەوەی کە پێی ئەوترێ ئیلحادی نوێ یا ئەو ڕەوتە ئەیتیکستە نوێیە ینی ڕەوتێکی هین نییە سادە نییە و ڕەوتێکە بەگاڵتە ئیژ ناکا و زانا و فیگەر و فەیلسوفی زۆر گەوری لە پشتەوەی ناکرێت بە هەوانتە بەرامبەری بۆستین پێ دوایە ئەو بەو ئیمانە دۆگماییە کلاسیکی و کۆنە بە کلاسیک نەڵێ بەو ئیمانە دۆگماییە کۆنە ڕوبەڕووی ئەم تەحەدیە تازانە بینەوە کە یاسین من کەمێک جیاوازیم لەگەڵ دکتۆر هەیە لە مەسەلەی ئێڤۆلوشنە لەگەڵ هەموو قسەکانیم بە کەمێک تعدیلاتەوە ئەلفرێد وایتهێد قسەیەکی مەشهوری هەیە دەڵێ ئەوەی زانست دەیڵێ ڕاستە بەڵام تەنها ڕاستی نییە
ئێمە ئەوەی زانست دەیڵێ لە ئەمڕۆیە لانیکەم وەک ڕاستێک تەماشایەکەین لەبەرەوەی بەو مێتۆدۆلۆژیایە بە فلتەری ئەو مێتۆدۆلۆژیای ڕۆکە ئێمە بۆ زانست دامان ناوە و هەمومان قوبوڵمان کردو و فەنکشناڵیشە ئیشیش دەکە کارایە بۆ نمونە جەنابەت سەر ئێشەیەک هەیە حەبێکی پاراستۆڵە خۆی سەر ئێشەکەت نامێنێ ینی کارایی هەیە ئەم زانستە لە دنیای دەرەوە کارایی هەیە بەڵام کێشەکە لە وایە کاتێک ئێمە بین ئەم زانستە بکەین بە کەڵتێک وای لێ بکەین بڵین تەنها ڕاستیەک کە هەبێ لەم بوونا زانستە لێرە ئەبین بە کەسێکی دۆگما و ئەبین بە کەسێکی ئایدۆلۆجیست ئێمە بەبێ ئەوەی لە داروین تێبگەین لە چارلز داروین تێبگەین ناتوانین لە ڕۆتی ئیلحادی نوێ تێبگەین بەڵام کێشەکە لێرە دروستە بێ من بڵێم تەنها تیۆری و بوون بەستی زانست داروینە تەنها حقیقەتێک کە هەبێت داروینە کێشەکە لێرە سەرچاوەگرێکە پرۆ داروینەکان داروینستەکان بە قەولی تۆماس نگڵ کە کتێبێکی زۆر مەشهوری هەیە بە ناوی Mind and Cosmos Why the materialist neo-Darwinian conception of nature is almost certainly false بۆچی بۆچوونی نیو داروینستە مەتریالەکان بە تایبەتی ئەوانەی پیانوترێ ریدەکتیڤ ماتریالیست هەموو شتە دەگەڕێنەوە بۆ مادە is almost certainly false لە سەدا 99 هەڵەیە لە سەدا 99 هەڵەیە لێرە تووشی هەڵا بین کە ئێمە تەنها حقیقەتی بایۆلۆژی و تەنها حقیقەتی زانستی بە داروین ببینین ڕوتی ئیلحادی نوێکار لەسەرەوە دەکا کە لە خودایەک بدا کە خودای عامیە کە دکتۆر خودای عامی خەڵک خودای عامی خەڵک چۆنە کاگیاسین من ئەمە یەکسە بچمە ناو باسەکە خودای عامی خەڵک تام پرسیارەکەی منیش ئەوەیە بەڵێ یعنی ئەم ئیمانە خۆ تازەنەکە ئەم ئیمانە ئەبدیت نەکراوە ئەم ئیمانە کە لەگەڵ گەورەبوونی تەحەداکانە هەروەکو خۆی ماوەتەوە بگرە هەندێک جار یعنی لە دنیای ئیسلام ئەگەر تەماشا بکەین پێشتر مسلمانەکان زیاتر خەریکی ئەوە بوون کە ئەرگومنتەکانی ئیمانیان بەهێزترکەن طبعاً لە غەزالیا زەربێکی گەورە بەر ئەو عەقڵکاریان ناکەوێت لەبەرەوەی کە بنەوەی لە نوعەکان بەرەو ئاراسێکی ترەوە بەڵام ئێستا بە تەواوەتی یعنی ئەو مەسەلەیە کوژاوەتەوە یعنی ئەو مەسەلەیە بە تەواوەتی گەڕاوینەوە بۆ ئیمانێکی دۆگمایی کە تەنیا بەڵگەکەی قورئانە لەگەڵ فەرموودەیە بەداخەوە نازانی بگری بۆ حاڵی مسلمانان ئەمڕۆ یا پێ بکەنی بە بۆ دۆخە کۆمیدی کە تی کەوتون ئەمڕۆ نەکرد دنیای مسلمانان بەر ئەم فەیلسوفە تاز بەر ئەم ئارگومنتە پڕوچێنەرە ناکەوێت کە دنیای مەسیحیەتی تەواومان دوو کردووە نەکرد بەری ناکەوێت دنیا عەقلانەکەی ڕابردووی خۆشی لە دەستداوە و ناگەڕێتەوە بۆ یەکێکی حکومە لاسەدرا ئەو میزاجە سەلەفیەی ئەمڕۆ حاکمە لە دنیای مسلمانە کەلامەکاتە دەرەوەی کایەکە دەڵێ من تەمەنتەقە فەقەت تەزەندەقە ئەوەی توخنی فەلسەفە بکەوێت کافر بووە یعنی نەکرد حساب بۆ دنیای نوێ ناکە حساب بۆ ئاڵنگارەکانی دنیای نوێ ناکە دنیا کۆنەکەی خۆشی لەبەر چاو ناگرێ کە بەندە وەک خۆم قەنەعاتم وایە ناتوانێت وەڵام گۆی ئەم سەردەمە بێ ئێمە کێشەی ئێمە لە مەسەلەی بوونی خوا و ئەو کێشەی کە داواسیەوەت کرد ببووە بۆ شەڕی ئەم ڕەوتە تازەیە لەگەڵ ئیمانی عامیە لەگەڵ ئیمانی عوامایە شەڕی ئەم ڕەوتە تازەیە کە یاسین شەڕی ئیمانیە شەڕی عەقیدەیە ئالان واتس فەیلسوفێکی گەورەی سەدەی 20 جیاوازیەکی زۆر گرنگمان لە بینی عەقیدە و ئیمان بۆ دەکا عەقیدە شتێکە کە تۆ هەمیشە بەڕاست و بەچەپ بەرگری لێ دەکەی بەڵام ئیمان شتێکە ئەو دێ بەرگری لە تۆ دەکا عەقیدە حاڵەتێکی دۆگمایی ئایدۆلۆژی هەیە ئیمان حاڵەتێکی فراوانبوون و ڕۆح گوشایی هەیە ڕۆحی ئینسان تایە گەشاکە یعنی ئێمە ئەبێ بە کورتی ئیمان و عەقیدە لە یەکجا بکەینەوە ئەوەی کە ئەمڕۆ حاکمە عەقیدەیەکی وشکی متەسەلڵی بێڕەحمە بەرامبەر هەموو شتێک جگە لە خۆی ئەمە ئەوەی کە ئەریک فرۆم ناوی دەنا ئایدۆلاریتی یعنی عەقیدە پەرستی ئەمڕۆ لە بری خواپەرستی ئەمڕۆ عەقیدە پەرستی حاکمە لە ناو ئێمە بۆیە دنیای مسلمانان بەم جۆرە لە عەقلانیە دوور دەکەوێتەوە بەم جۆرە ئیمانی دینی لەتمەی بەردەکەوێت یەکێک مستەحێکی گەورەی وەکو سەعیدی نورسی لە سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 دەڵێ چی دەڵێ ئامادەم لە پێناو ئەوەی ئیمانی نەتەوەکەم لە سەلامەتدا ببینم هەزاران ساڵ لە جەهەنەمدا بسووتێم ئەم ئینسانە تجلي أو آياتي قرآنك دله فلعلك باخع نفسك على آثارهم ونيا أي بيغمبر تو خريك خود دخنشني لو أم إنسان أنا بإيمان من شو قال لذتي إيمان وجيشتن بإيمان دوخيكي أنتولوجي أو عند فراوانا إنسان كلنا وسيري دروي خويك سيري بإيماني دكا خريك خوي دخنشني قسەکە لەوە بوو ئێمە چۆن سەیری خوددا دەکەین لە دنیای نوێدا دنیا بەداخەوە بە تایبەتی لە دنیای ئێمەدا خوددا وەک کائینێ وەک پادشایەک ئێمە سەیری دەکەین ڕوانینێکی ئەنترۆپۆمۆرفیستیمان هەیە بۆ خوددا ڕوانینێکی پادشایانە ڕوانینێکە خوددا لەسەر عەرشێک دانیشتووە و ئاسایەکی بەدەستەوەیە وەک ئێمە هەستەکان
کاری تێدەکا کاتێک کە دەگرین لە بەردەمیا خۆمان زەلیل پیشان دەدەین بەزەیی پێماندا دێتەوە کاتێک کە زوڵم دەکەین یەکسەر غەزەبمان لێ دەگرێت کاتێک کە درۆیەک دەکەین پێمان دەنوێنێ کائینێکە تقریبا لە ئینسانێکی باڵاوە نزیکە تاوەک لەوەی کە لە خوددایەکە لە دینە ئیبراهیمەکان هەیە کە تەجەلی دەکا و کل یومین هو فی شەئن بەردەوام خۆی نوێ دەکاتەوە بەردەوام تەجەلیاتی خۆی نوێ دەکاتەوە دوورە لەم خودایی کە دینەکان باسی دەکەن ئەو خودایی ئێمە کە لە عەقیدەدا بەری دەکەوین بە تایبەتی ئەو عەقیدە وشک و ڕەکیکە خودایەکە کە خۆی نوێ ناکاتەوە لە ناخی ئینسانە خودایەکە لە دەرەوەی ئینسانە و داوکین سیژدە لەم خودایە دەدا پێی وایە ئێمە ئەگەر قەناعەتمان بە خودایەکە بێ ئایا ئەم خودایە لە دەرەوەی منە ئەو گریما پێشگریمانەکەی وایە بەڵێ کە خودایەکە لە عەرشێک دانیشتۆ لە دەرەوەی منە ئایا ئەم خودایە گردردونی دروست کردووە ئەو بەرمەبنای نیچرال سلکشن قسە دەکات دەڵێ ئێمە سێ تیۆریامان هەیە بۆ دروستبوونی خلقەت یا ئەوەی خوددا دروستی کردووە یا ئەوەیە بە سودفە دروست بووە ئارگومنتی سێم چارلز داروین سەرێ دەخاکە دەڵێ نیچرال سلکشن نە سودفەیە نە خودایە نیچرال سلکشنە یعنی ئەداپتیشن یا خۆگونجاندنی مەخلوقاتە لەگەڵ ئەو بیانەی کە تێعشیاون ئەمە خلقەتی گەیاندۆتە ئەم ڕۆژە لێرەوە کاتێک ئێمە خوداناسی خۆمان دەستکاری خوداناسی خۆمان حتا دەستکاری خوداناسی خۆمان نەکەین ناتوانین ڕوبەڕووی تەوژمی ئیلحادی نوێ ببینەوە من قەناعەتم وایە ئەمە قەناعەتی ڕێبینە قەناعەتی بەندەیە وەک خۆم من قەناعەتم وایە نابێ خوددا لە دەرەوەی ئێمە بێ خوددا نابێت لە دەرەوەی ئێمە بێ نابێت بە شوێن خوددا بگەڕین لە دەرەوەی خۆمان خوددا وەک مەولانا دەڵێ شتێکە وەک عشق خوددا شتێکە وەک کات ئێمە لە ناوێین یعنی تۆ دەتوانی بڵێ کات نییە دەتوانی بەم بڵێ کات نییە ناتوانانی بڵێ بەڵام ئەتوانی ئینکاری کات بکەی ناشتوانانی ئینکاری بکەی بۆ چونکە من ئەسەری کات دەبینم لە تۆیە تۆ پیر دەبی گوڵێک بە تێپەڕبوونی کات بەسەریان نموو دەکە شاخێک بەنسبەت ئەو شاخە کات و جوودی نییە لەبەرەوەی ناژوڵێ وەنیە خوددا ئەمەیە کۆتا جملە بڵێم خوددا ئێمە ئەبێت دەستکاری خوداناسی و خودابینی خۆمان بکەین ئەگەر خوددا وەک ئەوەی کە ئەرستۆ باسی دەکرد خوددا وەکەوەی کە کەلامی کۆنی ئیسلامی و مەسیحی باسییان دەکرد ئەسکۆلاستێکی کۆنی ئیسلامی و مەسیحی تەماشا بکەین ئەمڕۆ بەڕاستی ئەمڕۆ خوددا لەژێر پرسیارایە لەژێر مەنگەنەدایە بەڵام کاتێک من خوددا وەک بوونێکی وجودی لەگەڵ خۆمان تەماشا دەکەم وەک بوونێکی دانەبراو لە خۆم تەماشا دەکەم وەک کات وەک چۆن لە ناو کاتا دەجوڵێم وا تەسەورکەم منیش لە ناو خوددا دەجوڵێم ئاساری خوددا وەک چۆن ئاساری کات لە مندا دەردەکەوێت ئاساری خودداش لە مندا دەردەکەوێت ئەوەی کە سۆفیەکان ناوی دەنێن تەجەلی ئەسما و صفاتی خوددا ئەگەر تەماشای خوددا بکەم تەسەور ناکەم زانستی نوێ بتوانێت لەتمەیەکی لێ بدا کە نەتوانێت هەستێتەوە لە ژێری یەکێک لەو کتێبە گرنگانەی کە ڕخنەی داروینەکە ئەم کتێبەیە ئەم کتێبەی تۆماس نیگڵەکە پێی وایە نیچرال سلکشنی داروین ناتوانێت مەسلەی ئاگاهی ئەوەی کە دکتۆر باسی کرد ناتوانێت ئاگاهی من شەرح بکە لە بەرامبەر ئاگاهی کۆنشەسنەسی منە دەستەوسانە ئایا ئاگاهی من بە ئەم قسەیە تەواوکەم ئایا ئاگاهی من فعلەن لە ڕۆژی لەدایک بوونەوە لەگەڵم بووە ئەگەر لە ڕۆژی لەدایک بوونەوە ئاگاهی من هەبووە و لە یەکەم ڕۆژی خلقەتەوە ئاگاهی من هەبووە ئەم تیۆریایە بۆ خۆی ڕەدەگاتەوە کەواتە شتێک نییە بەداوی نیچرال سلکشن و پەرسەندن من ئاگاهیم هەبووە لە یەکەم ڕۆژەوە نەخێر ئاگاهیم نەبووە بە مروری زەمەنم ئاگاهیە بۆ من دروست بووە پرسیار دەکەن نیگڵ تۆماس نیگڵ ئایام ئاگاهیە ڕۆڵی چییە لە پەرسەندنی بایۆلۆجیانەی من لەکوێدا بۆ بوونی بایۆلۆجیانەی من زەرورە ئاگاهی لە مەیمونێکدا لە سیسرکێکدا لە مارمێلکەیەکدا لە شێرێکدا ئاگاهی هەیە ئێمە هەستی پێ ناکەین و وا دیاری شەکە نییە بەڵام ئەم ئاگاهی من ڕۆڵی چییە لە بوونی بایۆلۆجیانەی مندا نیچرال سلکشنەکەی داروین و کتێبەکەی ڕیچارد داوکینز ناتوانێت دەستخۆش دکتۆر جان ئەگەر تەمان کاتم کەم ماوە بەزەمەوێت تۆزێ لە ناوەڕۆشی بابەتەکە بێنێ دەرەوە بۆ هەندێشتی تەکنیکی و ئەوە وا دەرەکەوێت کە بەنۆعی لە نەوەکان خۆرئاوە بە تایبەتیت خۆتەزانی بە دوو ئاین زاڵەتە ئاینی مەسیحی لەگەڵ ئاینی یەهودی ئاینی جودیزم لە بەردەم ئەم زانسا تەخت بووە و هیچ توانایکی بەرگری نەماوە ئێستا شەڕەکە شەڕە لە بینی ئەم ڕەوتە لەگەڵ ئیسلامە نازانم دیمەنەکە بۆ تۆ بە تایبەتی کە هاتوچۆیەکی زۆر تێ لە خۆر ئاوا ژیاوی دووە لە زانکۆیکی عریقی و ئەدنبەرە فەلسەفەی زانست خوێنەوە ئەم ئەو دیمەنە چۆنە وڵی کاکەسین من پێم وابێت تەوانە و بابەتانە بابەتی زۆر گرنگ ما بوو کە باسیکەین من تەسلیم بوونی هەش ئاینێک هەش کەڵچەرێک بەدیدێک بۆ مێتۆدێک بۆ بەرهێمێنانی معریفە ئیتر ئیسلام بێ مەسیحێت بێ جوولەکە بێ هەر دەرەنجامەکەی یەکشتە تۆ تەسلیم ئەبیت من ئەوەی کە بینیومە لە خۆراوە هەوڵدانێکی زۆر کراوە بۆ ئەوەی
ئەم دوو بابەتە کە وەکوتم دوو بابەتی دوو پای گرنگی زانستی نوێن چ بابەتی پەرسەندن چ بابەتی ئاگایی کە بریتێ لە شوناسی شخصی ئێمە هەڵدراوە لەگەڵ زانستە پێکەوە گرێ بدرێنەوە. تەڵهار دیشاردن قەشەیەکی مەسیحی بۆ نزیکە 70 ساڵەوە پێش تیۆریایەکی بە ناوی سیستیک ئیڤۆلوشن پەرسەندنی ئیماندارانە ئەو پێی وایە خەڵقکردنی ئادەم چیرۆکێکی سیمبولیکە ئەکرێت مەسەلەی ئیڤۆلوشن ئەو مێتۆدە بێت کە خوددا خەڵقی ئادەمی پێکردووە تێگەی لە من بۆیە ئەو پێی وایە هیچ ناتەباییەک نییە لە نێوان ئیڤۆلوشن و چیرۆکی ئێمە بۆ خەڵیقەتە و بەنسبەت ئاگاهی ئەوانەشە و ئێستا حالیان فرۆنتیر و ئێج و بەرکەوتنی ئەوەیەک ئێمە ئەبینی ڕۆژانە دەست و پەنجەی لەگەڵا نەرمەکەین بەڵام بەڕێی من یەک بابەتی زۆ گرنگەیە کاک یاسین کە ئێمە دیسانەوە بۆی بگەڕێنەوە مەسەلەی ئەتایزمی نوێ لە ڕاستیە من حەزەکەمەوە بۆ بینەران ڕوومکەمەوە کە یەکێک لەو ڕخنە گەورانی کە ئاڕاستی ئەم ڕەوتەکرێ ئەوەیە کە ئەم ڕۆتە ڕۆتێکی زۆ سادەگەرایە ڕوتێکە نەچۆتە ناو قوڵاییەوە باشە ئەگە تەماشای ئەم ڕوتە بکەین ڕوتێکە لەسەر سەدحێت ئیشەکە لەسەر خودای ئامی خەڵک ئیشەکە کێشەی ئەم ڕوتە ئەوەیە کە بەڕاستی بە تەواوەتی زانست کە مێتۆدێکە تەنها داتا بۆ ئێمە بەرەمێنێت وەری ئەگەڕێنێتە سەر لێک ئایدۆلۆژیایەک تەماشاک ئەم ڕۆتە لە ئاست فەیلسوفێکی وەکو کانتە تا ئێستا چەند بچووکە کانت پێی وایە کە ئێمە هەر شتێک نێتە ژێر کردی ئەزمونکردنەوە پارالۆجیزمی وۆشە تەنانەت ڕۆحی ئێمە تەنانەت خوددا ئێمە تا ئێستا ئەزمونمان کردووە کەواتە زانست ناتوانە بە ئێمە بڵێ خوددا هەیە یان نییە لەبەرەوە هێشتا ناتۆتە ژێرکردەی ئەزمونکردنی ئێمەوە ئەو پێی وایە من پارالۆجیزمی هۆشە بۆ نمونە یەک نقطەی زۆر گرنگ ئایا ئەگەر بێت و ئێمە بەتەواوەتی لە هەموو مۆلیکیۆل و گەردیلەکانی ناو مێشکی مرۆڤ شتێ بگەین ڕێسە ئەخلاقیەکان لەکوێی ئەم مێشکی ئێمایە لەکوێی ئاگایی ئێمایە زانست هەر خۆی لەکوێ ئەتوانێت ڕێسە ئەخلاقیەکان بۆ ئێمە بەرهەم بێنێتەوە لەبەرەوە من پێم وا بێت ئێمە لە بەردەم دوو بابەتی زۆر گرنگین ئیماندارەکان ئەبێ بۆ خۆیان بگەڕێنەوە من لەگەڵ ئەوان نیم ئەو ئیمانەی ئێمە هەمان بۆ لە ڕابردووە دادی ئێستامان نادات من پێم وابێ ئێمە لە ڕابردووە ئەوەن ئارگومنتی فەلسەفی بە قووەتمان هەیە فەیلسوفی گەورەمان هەیە کە ئێستاش بە کەڵکی ئێمەیەت بڕۆ تەماشاکە لە من یەک دوو ڕۆژە چەناڵی DW ئەڵمانی باس لەوە کە دۆکمنتەریکە لەسەرەوە درستۆ بۆچی تا ئێستا زانستی نوێ توانێت کانت تێپەڕێنەکە نزیکەی 200 ساڵەمە پێش تێ ئەمە خاڵیەکەم ئێمە ئەبێ بۆ ئەو کەڵچەرە دووەمیشان بمبورە ئێمە نابێت تەسلیمی مێتۆدۆلۆژیای زانستی بین وەکو مێتۆدۆلۆژیایەکی بەرهەمێنانی معریفە وەکو داتا وەکو تەکنیک بەڵام ئەو کاتێک کە وەرگێڕێت بۆ بەرهەمێنانی ئایدۆلۆژیا ئێمە بێڕەخنەی بکەین چۆن نتوانین ئەمە بکەین تەنها لە ڕێی شۆڕکردنەوەی بابەتێک کایە کە پێوتێ فەلسفەی زانست کە پرسیار لەسەر چێتی زانستەکە بۆ ناو زانکۆکانمان کە ئەم کایە تا ئێستا لە وڵاتی ئێمە باشە ئەسڵەن غائیبە بەس هەندێک شتیشەیە ئەبێ لە ئاستیا بۆستی ینی بۆ نمونە لە ئارکەۆلۆجیا نمونەیەکە هێنمەوە ینی منتیقیتیانیە لەسەر 12,000 ساڵ لەمەوە پێشە بووە ئەتوانی هەزاران تابلێت و بەڵگە و شتوێن بدۆزینەوە بەڵام لەسەر ئاینێک کە تەمەنەکەی 1400 ساڵ ناتوانین یەک شتێکی با من وەڵامی پرسیارت بەمەوە ینی ئەزانستیش ینی ئەگەر وەکو بێلانیش تەماشایکەین بەڵام لە ڕاستیە ڕەقیبێکی خاوەن سەنگە و پرسیاری زۆر جدی ئەو ڕوژێنێەوە لە پاڵیا ئەبێ ئێمە هەم خۆمان تازەکەینەوە هەم ینی ئەو یەقینە گەورەی کە بەرامبەر بە ئیمانی خۆمان هەمانە تۆزێک شەریکین یەک ئیزافە بکەم بۆ سەرەوەی جەنابەت ئێمە لە ناو پارەدایمێکی زانستیاشی بە تعبیری تۆماس کون کە کتێبێکی بە ناوی The Structure of Scientific Revolutions ستراکچەری زانست ئەو پێی وایە ئەم پارەدایمەی زانستی ئێمە ئێستا پارەدایمەکە جیاوازە لە پارەدایمی پێشوو ئەم پارەدایمە بە کۆمەڵی تەبایی بە کۆمەڵی داتا ینی ئیڤۆلوشن ئەبێ لەگەڵ نیورۆساینس بڕۆ نیورۆساینس ئەبێ لەگەڵ ئارکیۆلۆژیا بڕۆ ئارکیۆلۆژیا لەگەڵ کۆزمۆلۆژیا ڕۆ هەمویان پێکەوە پارەدایمێک دروستەکەن بەڵام ئەو پێی وایە لە نەتیجەیە هەموو پارەدایمێک شیفتەکە ئەگاتە پارەدایمێکی تر لە لەحەزەی لە لەحەزەکانە ئیڤۆلوشن هەرەسێنێ ئەمە دیدگای من نییە دیدگای تۆماس کونە لەو کاتە نیورۆساینسیش هەرەسێنێ لەو کاتە ئارکیۆلۆژیا و کۆزمۆلۆژیای ئەم ناو ئەم پارەدایمە هەرەسێنێ کاکی یاسین ئەوە لەبیر نەچێ تۆ بۆی بڕۆیتە ناو ئەم پارەدایمە زانستیەوە ئەبێت تەبابی لە ناو پارەدایمەکە هەر کاتێ ناڕازیەکان ناکۆکیەکان سرەگلینەکانی ناو ئەم پارەدایمە زانستیە گەورە بوو وەکو مناڵێکی تازە لە دایکە بێت کۆی پارەدایمەکەی خۆی ڕەتەکاتەوە کاکدکتۆر باسیەوەکە حەبی پاراسۆڵ ئازار چارەسەرەکە لە پارەدایمێکی زانستی نوێیە ڕەنگە تەماشاکردنی مانگ ئازاری تۆ چارەسەر بکات ئەمە پارەدایمێکی زانستیە کۆی توێژەرەکان ئەو کاتەچنە لابراتۆریەکانەوە بە ئێمەڵێن بۆ تەماشاکردنی مانگ لە مانگشەوە چارەسەری ئازارەکەی تۆکات ئێمە لە ناو پارەدایمێکی زانستیین
کۆی پارەدایمەکە بەتەنیشتی یەکەوە ئاڕوات لەو لە حەزەیە کە ئەم پارەدایمە ئەگاتە کرایسیس بە تعبیرە تۆماس کونیەکەی لەو کاتا پارەدایم شیفتەکە بۆ پێم وانە ئیماندارەکان ناچار بن تەسلیمی مێتۆدۆلۆژیای زانستی ببن بەڵکو ئێمە پێویستمان بەوەی کە فەلسەفی زانست بێنە پێشەوە بۆی کریتیسایز و ڕەخنەی مێتۆدۆلۆژیای زانستی بکە مێتۆدۆلۆژیای کە خودی خۆی لە ناوی خۆیە ئەوەندە ڕفیوتیشن و کامنتەر ئارگومنتی خۆی هەڵگرتووە کە کافی بێ بۆ ئەوەی کە بتوانانی ئیمانی خۆت بپارێزی وەکو جەنابەت لە ناو لە پیدەستە بەڵێ باشە فیگەرەکانی ئەم ڕەوتە و ڕۆتەی الحادە نوێ زۆر گەورە دیارن و لە ڕاستە هین ینی با لە قەدریان کەم نەکەینەوە خەڵکانی زۆر ینی بۆ نمونە زانستکاری وەکو ڕیشاڵ دەوکینزیان تایە کە عەقڵێکی گەورەیە فەیلسوفی وەکو دانیێل دینیتی تایە کە فەیلسوفە و ئارگومنتەکانی ئەرگومنتی بە هەوانتەنین و ئەوانە ینی بەس وەکو زیاتریش ئێستا وەکو دیاردێکی ئەلامی دەرەکەون ئەگەر بینی بێتی شدیانی وەکو سەرکردەی سیاسی وەکو کاریزمای سیاسی ئەوانە خەڵک کۆکەنەوە و ئیتر وتارێن و جۆرە لە حرەکەی لە بزاوی کۆمەڵاتی و عقایدیان هەیە ئەم چۆ تێڕوانینی تۆ بۆ ئەو ڕۆتە چۆنە بە تایبەتی ئەو چوارەی کە بە چوار سوار چاکەکە ناسراوە بڕۆی من ئەبێت لەگەڵ ئەهلی دنیای مەدەنیە ئینسان بە لۆژیک قسە بکە و ئارگومنتەکانی بەرمەبنای لۆژیک بن مەهمەکان بەرامبەرەکە ئایدۆلۆژیست بێت ئێمە نابێت باڵانسی لۆژیک لەدەست بین خوددا لە ناو لۆژیکی ئێمەدایە ئەگەر بڕوادار بین ئەویش دەڵێ بن بە لۆژیک ڕەفسی خوددا دەکەم ئەبێ ئێمە بەرمەبنای کۆمەڵێک مقاوماتی لۆژیکی هەیە ڕێککەوین بە تەنها لۆژیکی ئەرستۆیی نا ئێمە دنیایەک جۆری لۆژیکمان هەیە یەکێک لەو ئەقڵە گەورانە بەڕاستی ڕیشارد داوکینزە من وەک فکر نا بەس وەک زمان حەیرانی زمانی و پیاوە زمانێکی پۆلیمیکی زۆر ڕەوان کتێبێکی هەیە چەند کتێبێکی هەیە یەکێک لەو کتێبانە لە 86 دەرچۆ بە ناوی بلایند وۆچمیکە ساعات دروستکەری کوێر لە ڕەخنەی پالێ ئەو کتێبەی نووسیوە کە ئێمە ئەکرێ ساعات دروستکەریشمان نەبێ و ساعاتیش هەبێ بەڵام ئەم کتێبانە هیچی ناوبانگی ئەویان بەرز نەکردەوە هێندەی God delusion the God delusion وڕێنەی خوددا ئەم کتێبە بەڕاستی من ئەگەر لەوانەیە دەبەرناممان بوێت تا کۆی ئەو ڕەخنانی لەو کتێبە هەمە بیخەمە ڕوو بەڵام لەو کتێبەدا ئەکرێت دان بەوەدا بنێم کە بەڕاستی ئەو خوددا عامیەی ئێمە دەیناسین بەڕەخ نەکەوتووە نیشانی پرسیاری جددی لەسرە ئەو خودایی کە لەسەرەوە وەک پاشایەک تەسەلوتەکە ئێمە باوەڕمان وا بێ بارانە بارێنێ و لە هەموو every single movement لە هەموو جوڵەیەکی بەسیتی ئێمە تەداخلی هەیە بەمانە ئەنترۆپۆمۆرفیستەکەی بەمانە مرۆڤانەکەی ئەو بەڕەخنەی دەدا ئێمە بێ وریای ئەوە بین ئێمە لە سەردەمێکان نەماوین کە ئیمانەکەمان ئیمانی پیرەژنان بێ بەڕاستی ئێمە لە سەردەمی فەخرەدینی ڕازی ناژین کە بە ئیمانی پیرەژنان ڕازی بین چونکە پتەوە و نەتەوە بەرەم ئارگومنتەکەوی لە سوۆشیال میدیا بەری نەکەوی لە بازار بەری دەکەوی لە بازار بەری نەکەوی لە تەلەڤیزۆن بەری دەکەوی حاجێک کە ئەم شەو سەیری ئەم بەرنامەی ئێمە دەکات لە ڕێی تەلەڤیزۆنەکەیەوە بەری دەکەوێت یعنی ئێمە دەبێ بەڕاستی خۆمان حازرکەین بۆ دنیایی کە نیشانی پرسیاری جددی لەسەر و خوددایە دادنێکە کە خودای عامیانەیە ڕیشارد داوکینز یەکێک لەو کەسانی کە ڕەخنەی خودای عامی دەکات بەڕاستی لە خودای فەلسەفە تێ نەگەیشتووە لە خودای دینەکان ئەوەی کە ئەهلی عیرفان باسی دەکەن تێ نەگەیشتووە لە خودای مەولانا تێ نەگەیشتووە ئەو باوەڕی وایە لە چاپتەری یەکەمی کتێبەکەیە بەڵێ ئێمە دەشێت بێخودا بین و بە ئەخلاقیش بین چەند تیۆریایەکی ئەخلاقی ڕیز دەکات باوەڕی وایە ئێمە مناڵەکانمان وەک چۆن نابێ لە چاپتەری نوێی کتێبەکەیە ئەم باوەڕە سەردەخات وەک چۆن نابێ مناڵەکانمان هەر لە سەرتاوە تێبگەین پێویست ناکات پێیان بڵین تۆ لیبرالیستی و تۆ کۆمونیستی و تۆ ئاواش پێویست ناکات پێیان بڵین تۆ مەسیحی و تۆ موسڵمان ئەم کابرا بەڕاستی دینی کۆی دینی لە شوناسی دینیا کورت کردوێتەوە یعنی لە شوناسی دینی زیاتر نبینێ ئەوش خەتای موسڵمان و مەسیحیەکانی دنیان کە جگە لە شوناسی دینی شتێکی دیکەی بەرهەمێکی دینی پیشانی دەرەوەی خۆیان نادەن ئێمە ئەمڕۆ لە بەرامبەر شوناسێکی دینی قەڵەوین لەگەڵ ئیمانێکی زۆر زعیفی دینیە ئیمانی دینی بەڕاستی زۆر لاوازە و کەمتر تەرکیزی لەسەر دەکرێت تەوەکولی دینی خودای دینەکان تقریبا پاشەکشەی کردووە لە بەرامبەر وەکوی کە لە سەرەتا باسم کرد لە بەرامبەر عەقیدەی دینیە عەقیدەیەکی زۆر قەڵەوی دینیمان هەیە لە بەرامبەر ئیمانە دینیەکە پاشەکشەی کردووە ئەم ڕەوتە ئیلحادی نوێی کە جەنابە باسکردن لێرەوە دێن لە دەرگای خودای عامی خەڵکەوە دێن لە دەرگا دەدەن و نابێ ئەوەشمان لەبیر بچێت دنیای نوێ دنیای وەک دنیا کۆنەکە دنیای ئەرک و واجبات نییە دنیای مافە هەموو کەسێک مافی خۆیەتی
مارکتین بۆ ئەو بۆچوونە بکە کە هەیەی لە ڕابردوودا ئێمە لە خودامان دەپرسی ئەرک و واجباتمان چێ ئێمە دیندارەکانیشمان ئەمڕۆ پێشەوەی ئەرک و واجباتیان بەرامبەر خوددا بپرسن داوای مافەکەن داوای بەهشت و حۆری و نییە لە دنیا ڕزقی حەڵاڵیان ماف هاتوۆتە پێشەوە لە دنیاکە کە ماف تێیدا سنتەرە بەڕاستی دەبێ وریانەتر مامەڵە بکەین ئەو کەسێکە دانیال دێنێت ئەوەی کە باست کرد وەک فەیلسوف ناوتێنا بڵێ فەیلسوفێکە لە دنیای نوێیە و خاوەن تێزی خۆیەتی بەڵام بەلامەوە سەیرە کەسێک وەک دانیال دێنێت سەپۆرتی بۆچوونەکانی ڕیچارد داوکینزەکان لە کۆتایی کتێبەکەشیە ڕیچارد داوکینز پێی وایە ئێمە دەبێ وەک چۆن هۆمۆسێکشوەڵەکان بەعیبەی نازانن خۆیان ئیعلان بکەن و مانگێک ناو بنێن پراید مانث مانگی شانازی ئەبێ ئەیتھستەکانی دنیاش یەک بگرن و بە شانازیەوە باز لەوە بکەن کە خوددا ناباوەڕن و خودایەک باوەڕێن بە خودایەک نییە کە دینە ئیبراهیمەکان و غێری ئیبراهیمەکانی تیاەکەن وەک کۆتا پرسیار بۆ قەفڵکردنی ئەم بابەتە بێگومان لە کاتی تراگەڕینەوە سەری بەهۆی نووسینی جەنابتانەوە بێ بەهۆی بابەتی دیکەوە بێ لە ئەم دنیا تازایەوە لە بەردەم ئەم ئاڵنگاریانە ئیمانی دینی ئەبێت چی بکە بە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئیمانی دینی بە بۆچوونی من ئەوەی کاک دکتۆریش دانی پیانە ئەوەیە کە ئەمان کار ئەو ڕەوتە ئیلحادیە نوێیە کار لەسەر خودای عامی خەڵکەکات هەرمە شەوایان لێکا وتارەکەیان من چەندین ئارتیکڵت بێنم بە وتاری سادە لەو حانە باس بکات بۆی ئەم ڕەوتە ناتوانێت خودای فەیلسوفەکان ڕخنە بکات ناتوانانی بەقوڵی لە خودای سەدرا بدا ناتوانانی بەقوڵی لە خودای ئیبن سینا بە لە خودای عامی خەڵکەیە هەرچەنە ئێمە ئەزانی وتاری ئەمانە وتارێکی سادەیە بە بۆچوونی من بۆ پارێزگاریکردن لە ئیمان ئێمە ئەبێ لە مێتۆدۆلۆژیای زانستی تێبگەین و دڵنیا ببینەوە لەوەی ئەو معریفەی زانستی بە ئێمەگە معریفەیەکە جێگەی متمانە نییە هەر لەناو خودی زانستە کۆی ئەو کەرەستانەی لەناو خۆی هەڵگرتووە کە بە ئێمە بڵێ ئەو معریفەیە کە ئێمە بەرەمێنین معریفەیەکە جێگەی متمانە نییە ئیمان وەکو مێتۆدێک بەجیا لە مێتۆدی زانستی مامەڵە بکە بۆ تێگەشتن لە جوانی پێویست ناکە ئێمە بۆ زانست بگەڕێنەوە بۆ تێگەشتن لە ئەخلاق پێویست ناکە بۆ زانست بگەڕێنەوە بۆ تێگەشتن لە خەیاڵی خۆمان لە شوناسی خۆمان لە ئایدنتیتی خۆمان لەوەی کە من کێم وەکو دەیڤد چالمەسەڵێ سەدان ساڵی تریش زانست لە ناو مختبەرەکانیشکە ناتوانێت لە بگا بەمانە بۆ تێگەیشتن لە خوددا بەدی دەکانتێکەکەی نایێت ناو چوارچەوەی تەجروبەکردنەوە لەبەرەوە نایێت ناو چوارچێوەی کایی زانستەوە ئەو زانستگەرایە یان ئەو تیۆژەرە زانستی باس لە بوون و نەبوونی خودداکە لە ڕاستیە دژی پرەنسیپەکانی ساینسەوە سێتەوە دژی پرەنسیپەکانی زانستەوە سێتەوە ڕاستەخۆ خۆی خستۆتە ناو بوقعی کوێوە ساینتیزم و زانستگەراییەوە ئێمە پێویستە چوارچێوە بۆ زانست بگەڕێنینەوە زانست بپارێزین لە ئایدۆلۆژیا و ڕەخنەی معریفەی زانستیش بکەین ئەمە تەنها و تەنها بەگەڕانەوە بۆ فەلسەفە بێت بەگەڕانەوەی قوڵ بۆ ئیمانی خۆمانە بێت و بە ڕەخنەکردنی مێتۆدۆلۆژیای زانستی ئەبێت ئەگەر نا بچین ناو دانە ئارگومنتەکانیانەوە تەسلیمی مێتۆدۆلۆژیای ئەوان ببین تەمەنەکەوین ناو شەڕێکی بێکۆتاییەوە هەرچەند لەو شەڕەشە هەر بە کەرەستە زانستیەکان من پێم وابێ ئەوەندا ئیشکالێتی لە ناو خۆی هەڵگرتووە تەنان بە مەسەلەی ئیڤۆلوشن وەکوتم هەر لە ناو خۆیە ڕاستەخۆ دارین بە ماڵێ تیۆریاکەی من جێگەی متمانە نییە ئەگەر تیۆریاکی فەنکشناڵش بێ هێشتاکە جێگەی متمانە نییە لە ناو ئەم پارەدایمە زانستیە بڵێ فەنکشناڵە لە ناو پارەدایمێکی زانستی ترە بە تعبیرە تۆماس کوونەکەی ڕەنگە فەنکشناڵ نەبێت بۆیە پێم وابێ ئیماندارەکان کاگیاسین بە کورتی و بە کوردی پێویستیان بەگەڕانەوەیکی قوڵ هەیە بۆ ئیمانەکەی خۆیان ئیمانی عامی بەڕاستی بریتێ لە تەسلیم بوون بە بێگەڕانەوە بۆ قوڵای ئیمان دەستخۆش دکتۆر جان مێتۆدێکەیە بۆ خۆپاراستن لەمە کە مێتۆدێکی زۆر باوە ئەویژەوەیە کە چاوی خۆت چۆرکە لە ئاست ئەمانە و سرد بکە بە ناو ئیمانەکە تا و گوێ مەگرە پێ دوای ئەوە چارەسەرە لافاوێکە دێ تۆ ئەگەر چاویشت داخست بێ ئەم لافاوە دەدبە سام گوتی دەچمە سەر و شاخە بەڵام لافا و گەیشتە سەر شاخەکەش تۆ نابێ لەم سەردەمەی کە لە هەموو لایەکەوە بەر قەسف و بۆمبەردمانی داتا ئەکەوی چاوت لەوە بێ چاوی خۆت دادەخی وەکوتم ئیمانی پیرەژنانە لەم سەردەمەیە خۆزگە دەست بکەوتایە ئەوەیە دەست ناکەوێت تۆ بەری دەکەوی بەر ئارگومنتی تازە دەکەوی بەر پرسیار دەکەوی بڕوای عاجزانە و سادانەی من ئەوەیە کە مرۆڤ خۆی لەو دنیاە نەدزێتەوە و بەر ئەو دنیاە بکەوێ ئەگەر
لە ڕووە دینیەکەشیەوە تەماشایکەی بە نیەتێکی دینیش بڕۆیتە پێشەوە نەتیجە هەر نەتیجەیەک بێ دین وەک مجاهدەیەک بۆ تۆی دەنووسێ وەک ئیمان بۆ تۆی دەنووسێ دوجار ئەوەی ڕسل پێی دەڵێ من بە من دەگەیشتوم ئیتر بە چەند گەیشتی بەڵام ئەم مجاهدەیە سەر بە خۆیانە و بێلایەنانە بێ من لەگەڵ ئەوە نیم قسەکەی کاک دکتۆر دووبارە دەکەمەوە زانست بە پێشگریمانەوە کار دەکات بێلایەن نییە هیچ وەختێک زانست پێشگریمانەی خۆی هەیە وەک چۆن دین ئیمان خوددا فەلسەفە ئەمانە بێلایەنین لە چوارچێوە و فرێمێکی دیاریکراوە کار دەکەن زانستیش بە هەمان شێوە ئەوانەی پێیان وایە زانست بێلایەنە بەڕاستی لە جەهلێکی مڕەکە باژین چونکە پێشداوەری خۆی هەیە زانست بۆ ئەوی بجوڵێ ئیمان زۆر جار بە تایبەتی ئیمانی دینەکان لەگەڵ زانست دوو ئەپستیمی جیاوازن کاگیاسین تۆ ناتوانانی بێ بە یاساکانی شەترەنج یاسایەکی گۆڵێن بەڕێوەبەری لە باسکتبۆڵ و لە فوتبۆڵە یاری بە تۆپ دەکرێت بەڵام لە یەکێکیانە دەستدان لە تۆپ فاوڵە لە یەکێکیانە دەستدان لە تۆپ مەلوفە ئەسەن یاری بە تۆپ دەکرێت ئێمە ئەبێ بزانین لە چه ئەبستیمێکە لە چه فرێمێکە حرەکەتەکەین ئەو پێوەرە ئیبن ڕوژدێم قبوڵە تا ڕادەیەک کە فەلسەفە و دین دوو پارادایمی تەواو لە یەک جیاوازن ئەشێ هاوبەشیان هەبێ ئەشێ کۆمن پۆینتیان هەبێ ئەشێ زۆر بە یەکدا چوو بن بەڵام هەرگیز تەواوکەری یەک نین هەرگیز ناکرێ پشت بە یەک ببەستن بۆ ئەوەی یەکێکیان پاسادان بۆ ئەوی دیکەیان بکە زۆر سپاس بۆ ئێوە میوانە خۆشەویستەکانم دکتۆر کاو ئەحمەد ڕوا دکتۆر ڕەبین زۆر خۆش بوو ئەم گفتوگۆیەمان بە ئومێدم کە لە دەرفەتی دیکە و لە کاتی دیکە بگەڕێنەوە سەری زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونتان سوپاسی هەرە گەرم و گەورەش بۆ ئێوە بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تام کاتە لەگەڵمان نابوون بە ئومێدی دیداری زوو لە بەرنمێکی نوێی بە کاتی عەقڵا بەخواتان نسپێرم ئومێدوارم مەتاو کاتە ساغ و سەلامەت و تەندروست